بسم الله الرحمن الرحيم إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها كل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار ثم أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. قال الله تعالى في القرآن المجيد: ولا تخزيني يوم يبعثون يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم وأزلفت الجنة للمتقين. براني بريس صلاة ورحمة إخوة بيرقاتان ليبه لم كاتا بيروزيا دعايك كين رحمة إخواتان ليبه آمين بكن هرشان لججنا باس معنكر يكيك لدرقاكاني بهشت درقاي الريانة لو كاتيا بان أكريكين أواني بروجوبون كأما ماني رابدو همومان بوق وناغاتي فرين أواني كبروجوبون هميان لو درقاوش نجوروا كداخرة يتركسي لي ناس تجوروا إما لن يا ربي خوايا كاتي أو درقاء آخرها همومان نجوروا بين يا ربي خوايا ببهش خود ما شادك يا رب العالمين. براني بريزم خواي پروردگار لسر زمان إبراهيم عليه السلام أمشان آياتي خوين مو باسي أكابو مان إبراهيم عليه السلام عليه خوايا لروجك ولا تخزيني يوم يبعثون خوايا لروجك الزندو معنا كيتوا كالمحشري خوتا هما رأقري على يا ربي خوايا خجالت معنا كي لو روجيا خجالتي أو روجا أو إبراهيم برزم كإنسان بدز بطالي روجت به ككارو كردوكاني باي أو نبن كخوا سبحانه وتعالى الرحمة في بكات وبالرحمة خوي بكا لروجك يا فرمي يوم لا ينفع مال ولا بنون خواهی لو روجیک نمالو نسروتو نسامانو نپلو پوست نا خيزانو كسكارو عشيرتو حشتك سود إسفادينيا إلا من أتى الله بقلب سليم إلا ضليك السليم نبي إلا ضليك نبي كبخوا صلحاو به وأزلفت الجنة للمتقين وراسي بهشت أما ذكرها بوكيبو متقي كان بو أوانيك فارس كارن بو يحزقم لخزمتانا باسكي أو ضل الصدي مبكين أمره إما مانجي ربخة لمانجي بروزي رمضان همومان ظلمان سليم بوا ظلمان باق بوا توا برحمي خواي بروردگار أو شيطاني كهميشه لكمينة يبو إما كلخشتمان ببا خواي بروردگار بستويتيو بوي كإما ضلكان مان سليم بي بوي ضلكان مان باق ببي توا أبينن چون مزقوتا كان قربالك بولا مانجي رابردوا أبينن چون خلق خير وخيراتي كاتك باسي خيري أكي باسي بخشيري أكي خلقي دەستێکا بە گیرفانی و ئەبەخشێ خەڵکی لەیەکی ناداتەوە بیری لێ ناکەوە چەندی پێخۆش بێت چەندی لەبەرەسا بوو ئەبەخشێ و ئەبینی کات بە ماندووبوون لە دوای ئیشوکارش خەڵکی چۆن لە نوێژەکانە مزگەوتەکان قەرەباڵەخەکەن بە نوێژی عیشا و بە تەڕاویح و بە شەو نوێژەکان ئەو دڵە سەلیمەیە کە خوای پەروەردگار ئەوێ ئێمە ئاوا دڵمان سەلیم بێ بۆیە ئەو دەرفەتەی بەسەرمانە تێپەڕی ئەبێ ئێمە لە ئێسەیە سوود لە ئاکام و ئەنجامەکەی بکەین سود لو ڕاهێنانە بکەین کە تیامان نەکرۆ برانی بەڕێزم ئەو مانگە ئێمە وەکو مەدرسەیەکی فێرکاری فێری کردوین کە ئەخلاقیاتی بەرزی ئیسلامی و ئاینیمان وامان لێ بکە بتوان بەندەیەکی ساڵح بین و بتوانین دڵەکانمان ساغ و سەلیم وەکو خوای پەروەردگار ئەیەوێ پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ إلا من أتى الله قلب سليم وەکو خوای پەروەردگار فەرمێ دڵە سافەکان دڵە باشەکان دڵە پاکەکان کێن القلب السليم الذي يلقى ربه دڵی سەلیم دڵی پاک ئەوەیە کە لیقای خوای دایم لەگەڵ لیقای خوای پەروەردگار دایم ڕەبتە بە الله سبحانه وتعالى لە یەک لەحزەیشا خوا لە یاد ناکا
یەک لەحزەش خوا لە یاد ناکا بۆیە ئەبێ ئێمە بەردەوام ئەو ڕەبت و عیلاقیەمان لەگەڵ خوای پەروەردگاران نەبچڕێ هەر بۆیە نوێژەکان فەرز کراون لەبەرەوەی ئێمە لە ڕۆژێکە 5 جار ئەم عیلاقیە تازە ئەکەینەوە ئەچینە ناو نوێژەوە قسە لەگەڵ خوای پەروەردگارە ئەکەین مهمەتی نوێژ مهمەتی عیبادەت مهمەت تەنانەت مهمەتی دینداریش هەموو پەیام ئاسمانەکان خوای پەروەردگار ناردێتی بۆ یەک ئایەتەکە لە سوورەی فاتحەیە 17 جار لە نوێژە فەرزەکان دووبارەیەکێنەوەش ئەوەی ئەڵێن ئیاکە نەعبود و خوایەکان ئێمە تۆ ئەپەرستین و ئیاکە نەستەعین و ئیستیعانە و پشت و بەناشمان هەر تۆی بۆیە برانی بەڕێزم یەکەم خاڵەوەیە کە ئێمە ئەبێ دڵمان دایم ڕەبت بێ بە خوای پەروەردگارەوە و لەو عیلاقەیە دوور نەکەوینەوە وليس فيه أحد سواه وفرمنا به هیچ کەسێکی تر خۆشەویستی هیچ کەسێکی تر غیری خوا سبحانه وتعالى لە دڵەکانمانە هەبێ هەچ کەسێکشمان خۆشویست إلا ئەبێ لەبەر ڕەزامەندی الله به سبحانه وتعالى کەوابوو ئەگەر ئێمە خۆشەویستی کەسانێکی خراپەکار ماڵ و سەرۆت و سامان ئەم دنیا کاتەی کە هەمانە چوە دڵمانەوە ئەو کاتە کەوابوو ناکرێت یعنی تۆ دوو خۆشەویست لە کاتێکا کۆکەیتەوە لە دڵی خۆتا ئەبێ ئێمە خۆشەویستی خوای پەروەردگار لەسەروی هەموو خۆشەویستەکانەوە بێ و هەر شتێکشمان خۆشویست هەر کەسێکشمان خۆشویست إلا لەبەر ڕەزامەندی الله سبحانه وتعالى وكل قلب فيه شرك أو شك فهو ساقط وأفرمي هر دڵێ ئەگەر شرکی تیابوو ئەگەر شەک و گومانێکی تیابوو ئەو دڵە ساقتە ئەو دڵە سەلیمە نییە کە خوای پەروەردگار وەسفێکا بۆمان و یاخود پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام کە وەسفێکا بۆمان وەکو ئاهلی تەسەوف لە کاتێکە ئەگەر سەیرکەی لە وەسفی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێن چی ئەڵێن سینەی بێکینە محەممەد صلی الله عليه وسلم سینەیەکی بێکینە بووە دڵێکی پاک بووە یعنی خەیل البەشەرە بەڵام بە دڵە پاکەکەی بە ئاکار و ئەخلاق و ڕەوشە بەرز و جوانەکەی وإمام ابن قيم رضاي خوالي بالوصفي ضلي سليم فرمي القلب السليم الذي ينجو من عذاب الله ضل صاغ كان ضل باك كان أو ضلانن كنجات يعني بقول العذاب خوي پروردگار كات ضلنا باكر ده وبخواص الحابو نجات يعني به سرفراز بن ودور كون العذاب خوي پروردگار وهو القلب الذي قد سلم ربه أو ضلانه تسليم خوي پروردگار لهر أمرك خوي پروردگار لهر نهيك خوي پروردگار أم ضلانه يكسر تسليم بن وەکو چۆن ئێمە لەسەرمانە کاتێکە ئاەتی حەدیثێکە بیستین سەمیعنا وئەطەعنا ئەوە نیشانەی ئینسان ئیماندارە نەک لێیەکی بدەینەوە بەخوا مامۆستا فڵان کەس وای وتە کورە لە فەیسبوک بینیم شتێکی تریان باس کرد بگەڕێن بە دوای ئاسانکاریە بگەڕێن بە دوای مبەڕیر خێرانەوە یعنی مبەڕیر بینەوە بۆ ئەوەی کە حرامێک حەڵالیکەین بۆ خۆمان کە خراپەیەکە بە چاکە بینی بەلای خۆمانە حەقی خەڵکی تیا بخۆین ئەوە دڵی سەلیم نییە دڵی سەلیم ئەوەیە سەمیعنا وئەطەعنا هەر ئەمرێکی خوای پەروەردگار هات دەست بەجێ لە معاملەیەکی حرامە فرۆشی یەکسەر وازی لێ بێنە دوو دڵی تیا مەکە مەڵە بەخوا مەکروهە بەخوا فڵان مامۆستا وای وت فیسار عالم وای وت برای من ئەوە ئاەتە خوای پەروەردگار بڕانوێتەوە یعنی حکمی شەرعیە کاتێک کە ئەمرێکی خوات بیست دڵی سەلیم ئەوەی یەکسەر وازی لێ دێنێ لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار و ئەگەر نەهی یەکشە بۆ یەکسەر نەهی لێ بکە نەک لەبەر فڵانە کەس و فڵانە مەجلیس و فڵانە قەوم و فڵانە کەس نایە بۆ مەجلیسەکە و نایە بۆ مزگەوتەکە و نایە وإلى آخره نا والله برا أبي حق بجيني لجي خويا وأبي ضلكان يكسر تسليمي أمر خوي فرقار بون وسلم الأمره ولم تبقى فيه منازعة لأمره ولا معارضة نابي أو ضل براسي هيج معارضيك هبه هيج جمان دودليك تابع برامبر أمر خوي فرقار كأمر خوي فرقاري بيست فهو سليم مما سوى الله أبي أو ضل السليمة تنها خوشويسي خوي فرقاري تابع وأمره لا يريد إلا الله ولا يفعل إلا ما أمره الله أو ضل السليمان كاتك خوشويسي خوي تابو وأو جانابه غير خواهشتكي تريبيو غير أمر خوي پروردگار هيج أمر لكسكي ترور بگري وهيج كارو كردويناك إلا بأمر رب العالمين نبي إما بالي براني بريزم وك عرزم كردن ما يمكن ربق إما بروجين ضل كان من باك بوتوا بالي استيا بزاني النشاني ضل باك كان كين ئەوەنەی بتوانین لەم خۆتبایەکە باسکەین بۆ ئیبرەت لە چەند خاڵێکە دڵە پاکەکان هەمیشە یادی خوای پەروەردگاریان تایە هەمیشە بە یادی خوای پەروەردگار تەئمینن دڵنیان ئەگەر سەیر بکەی بەرنامە و پرۆگرامەکانی تر دنیایەکان یعنی هەرچی خراپە و خراپەکاری ئەیکەن بڕۆ حەفەلات و بۆنە و دیسکۆ و بار و هەمویان هەڵبەز و دابەز و مەشروب خواردنەوە و اختیڵات و تێکەڵی و حرامەکەن بۆچی بۆ ئەوەی سکونایەکی دەرونیان هەبێ بۆیە دڵیان تەئمین بێ بۆ ئەوەی کە خۆشگوزەرانی بە حسابی خۆیان خۆشگوزەرانی فراهم بێنن بەڵام خۆشگوزەرانی لەوانێ برانی بەڕێزم خوای پەروەردگارە فەرمێشی الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله
ئەی ئەوانەی ئیماندارن یاخود ئیماندارەکان کێن ئەوانە کە دڵیان تەئمینە بە زیکری خوای پەروەردگار کاتێک کە یادی خوا ئەکرێ سبحانه وتعالى ئەم کەسە دڵی تەئمینە بێ دڵی ئارامە بێ هەرچی هەموو غەمەیە لەسەری لا ئاچێ ناڕەحەتی و ناخۆشیەکانی ئاسانە بێ بۆی ئەلا بذکری الله تطمئن القلوب خوای پەروەردگار فەرمێ ئایا باشترین ئارامی بۆ دڵەکان زیکری خوا نییە هەر نمونەی بەرز بە خوای پەروەردگار کاتێک کە لە بازارە ڕیکلامێکە بینی ئەها لە باشترین شتە لە هەموو دنیای شتی وانە ڕیکلامی بۆ ئەکا بانگەوازی بۆ ئەکا کە واش نییە بەڵام خوای پەروەردگار بە تەحەداوە ئێلە فەرمێ ئەلا بذکری الله تطمئن القلوب ئایا باشترین شت بۆ ئەوەی کە دڵەکان ئارام بێ تەئمین بن زیکری خوا نییە بەرە وەڵڵا برانی بەڕێزم ئەمەیەکێکە لە نیشانەی قەلبی سەلیم و قەلبی سەلیم ئەو کەسانن هەمیشە دژی تاوانن هەمیشە دژی خراپەکارین دژی مەعسیەتی خوای پەروەردگارن ئەگەر هات وەکو بەشەریش وەکو بەنی ئادەم كل بەنی ئادەمە خەتاء کاتێک وەکو بەنی ئادەم خەتایەکی کرد تاوانێکی کرد گوناهی کرد چیەکە خوای پەروەردگار فەرمێ وآخرون اعترفوا بذنوبهم خلطوا عملا صالحا وآخر سيئا عسى الله أن يتوب عليهم إن الله غفور رحيم هەندێک کەس کاتێک گوناه و تاوانی ئەکەن لە دوای گوناه و تاوانەکە چیەکەن اعتراف بە هەڵەکی خۆیانەکەن واتە تەوبە ئەکەن پەشیمان ئەبنەوە و لە دوایەوە عەمەلی ساڵحەکەن کار و کردەوەی باشەکەن بۆچی بۆ ئەوەی کە خراپەکەیان بسڕێتەوە ئەوجا خوای پەروەردگار فەرمێ کاتێک کە ئینسانی ئیماندار کە تووشی و حاڵەتە بوو گوناه و تاوانێکی کرد چاکەی بەدوایە کرد تەوبە و ئیستیغفاری لەسەر کرد بە دڵنیای خوای پەروەردگار غەفور و ڕەحیمە خوای پەروەردگار بەخشندە و میهرەبانە و بە دڵنیایەوە لە بەندەکانی خۆش ئەبێ و خاڵێکی تر برانی بەڕێزم لە قەلبی سەلیمە ئەو کەسانن کە هەمیشە لۆمەی نەفسی خۆیانەکەن کاتێک کە ئینسان گوناهی ئەکا شانازی پێوە نەکا لای خەڵک باسی نەکا چونکە ئەو گوناهانەی کە خوا لێی خۆش نابێ ئەو گوناهانن کە ئیزهار ئەکرێن کە لەناو خەڵکا باس ئەکرێن کە شانازیان پێوە ئەکرێ هەر گوناه و تاوانێکە کردووە لە بینی خۆت و خوای بیشارەوە هەر تەوبە کرد خوا لێت خۆشە بێ بەڵام ئەگەر ئاشکرا بوو گوناهەکە هەرچەند خەڵک پێی بزانێ ماڵوێرانیە بۆ خۆت بۆیە خوای پەروەردگار فەرمێ ئەو کەسانی کە لۆمەی نەفسی خۆیانن خوای پەروەردگار سوێنیان پێخوا بە نەفسی لەوامە ئەو نەفسانی کە هەمیشە بەردەوام سەرکۆنەی نەفسی خۆیانەکەن بریا ئەو گوناهەم نەکردایە بریا ئەو قسەیەم نەکردایە بریا لەگەڵ فڵان مەسجددانە نشمایە خۆزگایە خۆم تووشی ئەو مەعسیەت و تاوانە نەکردایە ئەمە نەفسی لەوامەی پێوترێ برانی بەڕێزم کاتێک کە تووشی گوناح بووی تەوبەی لەسەر بکە لۆمەی نەفسی خۆت بکە مەچۆرە سەر گوناهەکە ئیلا خوای پەروەردگار لێت خۆشە بێ ئەگەر گوناهەکان بەقەدەر کەفی سەر دەریا بێ ئەگەر گوناهەکانت یعنی لە ڕێژەی عەقلی خۆتا نەبێ ئەوەنە زیاترێ بەڵام تەوبەت کرد خوای پەروەردگار لێت خۆشە بێ خوای پەروەردگار سوێنمان بۆ خوا لە قورئانی پیرۆزا فەرمێ لا أقسم بيوم القيامة ولا أقسم بالنفس اللوامة خوای پەروەردگار تەنانەت ئەو نەفسانەی ئەوە لا خۆشەویستە سوێنیان پێخوا ئەو نەفسانەی کە گوناحی ئەکەن لۆمەی نەفسی خۆیانەکەن خوای پەروەردگار سوێنیان پێخوا بۆی ئینسانی ئیماندار بەڕاستی ئەو کەسانن کە هەمیشە لۆمەی نەفسی خۆیانەکەن لە گوناه و تاوانە و خاڵێکی تر لەو خاڵانەی کە دڵی سەلیم هەیەتی دایم لە تاعاتی خوای پەروەردگارایە هەمیشە و هەردەم تەقوای خوای هەیە حەقی نییە بەوە لە فلان جێگەیە لە فلان شوێنە لە فلان مەرتەبەیە لە چ تەمەنێکە لە چ ئاستێکایە لە چ کۆڕ و کۆمەڵێکایە وەک پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام فەرمی اتەقی الله حەیثما کونت تەقوای خوا بکە لە هەر شوێن و جێگە و ڕێیەک هەیت ئایا لە کار و کەسابەتای لە ئیشوکارە لەگەڵ خەڵکا لە خوێندنگەیەکی لە جامیعەیەکی لە ناو ماڵ و مناڵی خۆتی لە کۆڕ و کۆبنە و مەجلیسێکای لا شوێنێ بووی تەقوای خوات هەبێت تەقوا چییە خۆپاراستن لە گوناح لە تاوان نەوەکو تۆ لە مەجلیسێکای بڵێ وڵا کاکە لە ڕووم نایەم مەجلیسە بەجێ بێڵم هیچێکا فڵان کەس مەشروع بخوا بۆ خۆی خوا خوای پەروەردگار لعنەت لە دە کۆمەڵ کەسەکەیەکی لەوانە جالیسهم ئەوانەی کە لەگەڵیان دانیشت خوای پەروەردگار لعنەتی لێکا لە مەجلیسێ دانیشی ئاخر سەوت گۆرانی پێدراوە گۆرانی بەسەر باڵای ئافرەت و شەهواتی ئینسانە ژوڵێنێ لەو حاڵەتەیە تۆ ئەبێ ئەو مەجلیسە بەجێ بێڵی پێت کرا پێی لابە پێت نەکرا ئەبێ ئەو مەجلیسە بەجێ بێڵی لە شوێنێکا غەیبەت و باسی کەسێ ئەکرێ یعنی تۆ دانیشتووی گوێی بۆ ئەگری یاخود جارێ بۆی ئەسەنیتەوە وەکو ئەو وایە زانی برای بەڕێزم کە کاتێک غەیبەت و باسی کەسێ ئەکرێ وەکو شی وایە وەکو وایە فەرمێ کە گۆشتی براکەت بە مردووی بخۆی لەم ڕۆژانە زۆر بەمان مردومان بینیوە کە ناشتمانە خوسمانە ناو قەبرەوە خوا کەس تەبیعەتی لێ دەستی لێ دەیبێت تۆ بڕۆی دەستی بشۆی کە خۆت مردووەکە غوسڵەکەی وەرە خۆ بشۆی چی جای ئەوەی بێن پارچەیە لە باڵی لە ڕانی لە شوێنێکی لێکەنەوە بڵێ وەرە بیخۆ کەسێ بیخوا باسکردنی غەیبەتی خەڵک ئاوایە برانی بەڕێزم بۆیە کاتێک کە ئینسانی ئیماندار لە هەر شوێنێ بوو ئەبێت تەقوای خوای هەبێ و خاڵێکی تر ئەبێ دڵە سەلیمەکان هەمیشە و هەردەم گومانی خێریان هەبێ بە خەڵکی
دایم ئەبێ گومانی بە پێچەوانی ئەوەی کە کۆمەڵی خەڵک دایم لە گومانی خراپان بەرامبەرەکەی نمونە زۆرم برانی بەڕێزم کاتی ئەوەنی هەمووی باز بکرێ یەکێک لەو نمونە جوانانە مامۆستا شەماڵ مفتی بە ڕەحمەت بێ یاخوا ئەیگێڕێتەوە زۆر جوان باسیەکە ئاڵێ جارێک برایەک تەکلیفەکە لە برایەکی ئەڵێ کاکە پێویستم بە $200 هەیە ئەگەر ئەکرێ بە قەرز پێم بدەی هەتاوەکو مدەیەکی کاتی بۆ جێبەجێ بکەم ئەو شەڵێ باش دوای مدەیەک یاخود ڕۆژێکی بەسەراچێ چاوەڕوانە وەڵامی لێ بگێڕێتەوە تەلەفۆنی بۆ کا برادەرەکەی تەلەفۆنی قەپاتە تەلەفۆنەکەی داخراوە زۆر تەلەفۆنی بۆ کا لە دڵی خۆیان یەک کۆمەڵ گومانی خراپ کە لە ئەسڵا بێ ئێمە 72 عزری شەرعی بۆ بەرامبەرەکەمان بێنینەوە ئەگەر بەرامبەرەکەمان لە بەردەسانە بوون ئەخلاقیات ئیسلامی وایە نەوەکو بیدێتە بەرتانە و تەشەر و إلى آخری یەک دنیا قسەی بە دوا ڕیزەکە هەڵەسێ زۆر بێتاقەتە دیارە احتیاجە بەو $200 ئەشێ لە دەرگای ماڵەدا کە کابرا دێتە دەرەوە ئەڵێ کاکە باشە هەر پارەکەت پێ نەدام تەلەفۆن لەسەردا نەخستمایە گوناحتەکە با من هەوڵێکی ترم بدایە ئەڵێ برای من گومانی خراپ مەبە والله ئێستا بە تەمام بێم ماڵی ئێوە ئەو $200 بۆ پیا کردی بەس قەسەم بەخوا تەلەفۆنەکەی خۆم بۆ فرۆشتووی پارەم نەبووە ئەڵێ من ئێستا دام نابوو پارەی تەلەفۆنەکەت بۆ بێنم لەبەر احتیاجەکەی تۆ دەربکەم بۆیە ئینسانی ئیمانداری ڕاستەقینە والله دایم گومانی باش بە بەرامبەرەکەیە بە پێچەوانەیشەوە ئینسانی خراپەکار بەڕاستی بەداخەوە دایم گومانی خراپە بە وە دڵە پاکەکان دڵە سەلیمەکان هەمیشە بە ئیمانی خۆیانەوە سەرقاڵن هەمیشە خەمی خۆیانیانە هەمیشە هەوڵەدەن بزانن چۆن تەقوایان زیادکەن چۆن مەرتەبەیان لای خوای پەروەردگار بەرز بکەنەوە چۆن کار و کردەوە عەمەلی باش بکەن نەک بەداخەوە بە پێچەوانی ئەوانەوە کە ئەوانەی دڵیان سەلیم نییە بە ئیمانی خەڵک و خۆیان مەشغوڵەکەن دا ئەنشێ بزانە تۆ چ قسەی ئەەکەی گوێی لێ بگرێ نەک بۆی لێ تێبگا نەک بۆی ئیسفادەی لێ بکا و مەئجور بێ بۆ ئەوەی بزانێت لەکوێ غەڵەتێکی لێ بگرێ فەسحێکا لە ناو خەڵکا چێ لە سوشیال میدیا بڵاوی کاتەوە بڵێ کاکە ها فڵان کەس عەرەبی نازانێت فڵان کەس نازانێت قسە بکا فڵان کەس گوناه و تاوانی کرد فڵان کەس خەریکی ئەوەیە برای من بە خۆتەوە خەریک بە وەڵی دڵە ساغەکان ئەوەن کە بە نەفسی خۆیانەوە سەرقاڵن يعني ئەوانن کە بە ئیمانی خۆیانەوە سەرقاڵن نەوەکو بە ئیمانی خەڵکیەوە نەوەکو محاسبەی خەڵکی بکەن کاکە محاسبەی ئیمان ئیلا خوای پەروەردگارێکە ئێمە تەنها بەیانێکەکەین ئیعلانێکین بانگەوازێکین هیدایەت لای خوای سوبحانەه وتعالى بەدەست ئێمە نییە بۆیە بەداخەوە ئەبینی کە خەڵکانێکن ئەوەی بە ئیمانی خەڵکەوە خەریکن خۆیان لەبیر چووەتەوە لە ئەسڵی شاکە ئەگەی بە ڕۆژێ ئەو ڕۆژەی لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم والله لو رجاه هيش تفريار ناهي إلا ضلك صاف نبي والله أجيب الروجة نفسية تنانت بيغمبرانش عليه السلام كسيان شفاعت ناخن بو كسي كتير نفسية دايك لمنار الرأك من الله دايك باوك الرأك بلاي برز خد بو رجاه حاضر بك خد بإيماني خد سرقالك ومشغولك تقويك إيماني خد بك أما أنك بيروزتي بري خوای پەروەردگار قبولی کە هەمومان بەشدار بین لە مانگەیە بە نوێژ و بە سەدەقات و بە بەخشین و بە سەردانی کەس و کار و بە پڕکردنەوەی مزگەوتەکان و وإلى آخره بۆی ئەمە تەقوی ئیمانیە ئینسانی ئیماندار بەڕاستی ئەو کەسانن کە خۆیان بە ئیمانی خۆیانەوە سەرقاڵەکەن خوای پەروەردگار فەرمێ ألم يأني للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قلبي فطال عليهم الأمد فقست قلوبهم وكثير منهم فاسقون خوای پەروەردگار فەرمێ کاتی ئەوە نییە ئیماندارەکان ئەوانەی کە ئیمانیان هێناوە باوەڕیان هێناوە یعنی خشوعیان هەبێ یاخود ترسیان هەبێ لە حەقی خوای پەروەردگار دڵەکانیان پاک بکەنەوە بە خشوع لە ترسی رب العالمین لە کاتێکا کە کتێبێکی بۆ ناردوون بە حەق کە شوێنی ئەو کتێبەکەون بە حەق بۆیە برانی بەڕێز ئەمە هەمووی تەوسیە بۆ ئێمە ئیماندار بۆ ئەوەی کە دڵەکانمان پاک بکەینەوە بۆ ئەوەی کە خۆمان بخەینە ئاستی ئەو کەسانەوە کە لەو ڕۆژەیە ئەو دڵە سەلیمە بماخاتە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگار و وامان لێ بکا لەو کەسانە بین کە لە ڕاستیە شمولی ڕەحمەتی خوای پەروەردگار بکەین و ئاخر خاڵ لەو خاڵانەی کە ئەمێ باسیکەم بۆ ئەوی بەڕێز دڵپاکان دایم عذرێنەوە بۆ تاوانی خەڵکی نەکی بۆی خۆیان کاتێک کەسێک تووشی گوناه و تاوانی ئەبێ کافری مەکە لە دین مەیکەرە دەرەوە كل بني آدم خطاء يعني صحابي ولا قال پیغمبر خدا صلی الله علیه و سلم هاتو دید یا رسول الله من زینام کردووە چیم لێ ئەەکەی يعني ئەکرێ ئێستا مەیەکێ بێ باسی گوناهی بکات فەزحێکن لە ناو خەڵکا فڵانە کەس ئەو گوناهی کرد ئەو تاوانەی کرد يعني ئەوکو ئافرەتەکە دێڵێ یا رسول الله زینام کردووە حەدی ئیسلامم بەسەرا جێبەجێ بکە ڕەجمم بکە مێردار بۆ ژنەکە
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عذری بۆ فەرمێ لەوانەیە پشتی لێڵەکە جاریەکە ئەچێتە ئەو دیوێڵە من زینام کردووە هەتا ناچارێکا فەرمێ لەوانەیە خەیاڵ بێ لەوانەیە نەبوو بێشتوێڵە کوورە خەیاڵ نییە واقعە ئەڵێ لەوانەیە دەستی بەرەکەوت بێ نەگەشت بێتە زینا ئەڵێ یا رەسوڵڵاه حەملم هەیە ئەوە تا حەمل بێ لە نەتیجەی زینایە ئێمە لەو ئاستان عوزر بێنینەوە بۆ گوناحی خەڵک کابرا حرامێ خوا خۆ دنیا آخر نەبووە خۆ کافر نەبووە پێی ئەکرێ لە ڕۆژێکات چەند کەس تەوبەی کرد لە مزگەوتەکانە خەڵکی گوناهبار و تاوانبارمان بینی کە دڵمان پێی خۆش بوو لە ئەسڵا بێ دڵمان پێی خۆش بێ وەڵی بەداخەوە برایەکم بینی لەم ڕۆژانەیە کە زۆر تاکیدم لێ کردەوە کە سەردانی مزگەوت کا بێتە ناو قەرەبا وتی وەڵی کاکە نایەم نوێژی خۆمەکەم الحەمدلله بەڵام کاکە من فترێ لە گوناه و تاوانە ئەژیام ئیشی حرام مەگەر حرام ئەفرۆش ئەڵێ 3 مانگی ڕەبەق من بێ ئیشکارم ئیقامەی نییە جوابی نییە هیچ شوێن و مەکانێکی نییە 3 مانگی ڕەبەق یەک ئیستیقەی پێ نەکردم تەنانەت لە غەسلێکە ئیشێکم پێ بدە لە دوکانێکە ڕۆژە بە 40-50 پاوان ئیشێکم پێ بدە ناچار بووم چوومە سەر ئیشەکەی خۆم کە ئیشی خراپەکاری و حرام فرۆشتنە یعنی بۆیە ئێمە ئەو کەسانەی کە گوناه و تاوانەکەن ئەگەڕێنەوە باوشیان بۆ بکەینەوە بۆ دڵمان پێیان خۆش بێ عوزر بێنەوە بۆیان کە لە ڕۆژێکا تووشی گوناه بوون شەیتان زاڵ بۆ بەسەریانە کەسێکی باش نەبووە لە کەم تەرخەمی ئێمە بووە لە فەراغی ئێمە بوو ئێمە دەوری خۆمانمان نەبینیوە کە ئەوان بگەڕێنەوە سەر ڕێی ڕاستە بۆیە داواکەین لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایگەن دڵەکانمان پاک بکەیتەوە دڵەکانمان بکەیت بەو دڵە سەلیمانەی کە خۆت لێیان رازین أستغفر الله لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم الحمد لله ثم الحمد لله پیغمبر اکرم علیه الصلاة والسلام افرمي ألا وإن في الجسد مضغة افرمي لناو ضلا بشك هيا وياخذ باشا قوشتي هيا إذا صلحت صلح الجسد كله افرمي اگر إصلاحي أو باشا قوشتت كرد أو حمو جستك صالحة به وإذا فسدت اگر أو باشا قوشت فاسد بو خراب بو ياخذ بوغن بو فسد الجسد كله حمو جستبيو بوغن وخرافه به أو الشيء ألا وهي القلب أو الضل براني برازم أو ضل أجر سالم بو أجر سليم بو والله أو جسته حموي أحسيته وإسراحتك حموي سالم وصالح به ببيشانه أو ضلش خراب أو ضلش بيز بو همو جستك بيس به شو براسي ضل يعني اشتكي شاراوية حتى إستو نازاني كبران دانشوي نازاني شي لضلي منايا من نازان شي لضلي توا إلا خد أزاني خواي بروجار أزاني بويا خوای پەروەردگار داوای ئیخلاسمان لێ ئەکات داوای ئەوەمان لێ ئەکات کە ئێمە دڵەکانمان پاک بکەینەوە لەبەرەوەی هەر کار و کردەوەیەکمان کرد بە ئیخلاسەوە بیکەین وەکو هەندێک خەڵک ئەڵێن کاکە دڵ تەنها وەکو پەمپێک وایە خوێنبەر و خوێنهێنەر ئیشی ئەوەیە خوێنە باو خوێنێ لە جەستەیە وەکو لەگەڵ برای کە نەخۆش بوو بۆ سەردانیشون باسی ئەوەی کرد هەر هەرچەند پیاوێکی زۆر شارەزایە لە بواری علمی و شەرعیشە وتی کاکە ینی دڵ یعنی چی هەیە کە بیسەلمێنێ کە دڵ جێگەی تاعاتی خوای پەروەردگار یا ئەو مهمەتی هەیە کە باسێک لێ لە شەرعا یعنی دڵ خۆ هەر ئەوەیە وەکو پەمپێک وایە خوێنە باو خوێنە ئەگەێنێتەوە بەناو جەستە یعنی هەر بە زمانێکی سادەم برای بەڕێزم تۆ ئێستا مناڵەکەت ئەبینی جوانە خۆش پێکەوتووە جلەکانی جوانە ڕێک پێکە تۆ ئەڵەی چی ئەم مناڵە چی بە تۆ ئەگەێنێ وتی وەڵات دڵم پێی خۆشە ئەوت مەگەر مناڵەکە تووشی نەخۆشی و دەرد و ناڕەحەتیە بێ تۆ چیت بەستێ وەڵات دڵم پێی ناخۆشە دڵم بێتاقەت کابە برای بەڕێزم ئەمە نمونەیەکە بۆ هەر خۆشیێک ڕوتیەکە یەکسەر وڵای کاکە دڵم پێی خۆشە الحەمدولله جاری واڵی کاکە کوڕە دڵم بچرا وڵای ئەوە نەبێتاقەت ئەوە نەم خەفەت خوارد کابوو ئەو دڵە مهمترین عەزای لە جەستەی ئینسانە و پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمی ئەگەر ساڵحێ کرد هەموو جەستەکە ساڵحە بێ پێشەوانەکەشی بە هەمان شێوە و بزانین برانی بەڕێزم ئاگاداری دڵمان بین والله دڵ جاری وا هەیە گەر ئینسان بە ذکری خوا نەرمی نەکا بە ذکری خوا ساڵحی نەکا خوای پەروەردگار ئەفەرمێ وەکو بەردی لێ دێ بگرێت لە بەردیش ڕەقترە ثم قست قلوبهم من بعد ذلك فهي كالحجارة أو أشد قسوة خوای پەروەردگار فەرمێ ئاگادار بن دڵ کاتێک کە ڕق ئەبێ کاتێک کە لە یادی خوا دوور ئەکەوێتەوە فەرمێ وەکو بەردی لێ دێ بگرە لە بەردیش ڕەقترە بێ حتى فەرمێ ئەو بەردانەی کاتێک کە لە ترسی خوا شەق ئەبەن ئاوێ لێتە دەرەوە ئەو بەردانەی کە ینی ئاو ڕووباریان بەناوە تێ ئەپەڕێ یەشتر ئەوە نەرمتر لە دڵی ئینسان بۆی ئاگادار بین برانی بەڕێزم دڵەکانمان ڕق نەبێ وەکو چۆن ئێستا ئەو دیوارە سپی ئەبینی سپیایەکی جوانی هەیە گوناه چۆنە لە دڵی ئینسانە ئەگەر بێت و نقطەیەکی ڕەش دابنەی لەسەر دیوارەکە جێ ئەمێنێ گوناهش ئاو هایە ئێستا دڵەکان پاک بوونەتەوە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان
سپی بوون ئامادەن بۆ وەرگرتنی حەق ئامادەن بۆ جێبەجێکردنی تاعات و عیبادەتی خوای پەروەردگار ئەگەر گوناحێکت کرد وەکو پەڵەی ڕەشی سەر ئەو دیوارە سپێ دیارە پەڵەیەکی تر لە شوێنێکی ترا پەڵەیەکی تر لە شوێنێکی ترا وردە و دەوا لێ دیوارەکە هەمووی ڕەشە بێتەوە ئەو پارچە سپی هەمووی ڕەشە بێتەوە کاتێک کە تەواو سپیایەتیانەما ڕەش بوو خوای پەروەردگار ختم الله على قلوبهم خوای پەروەردگار ختمەدا لە دڵی ئەو کەسانی کە دڵیان ڕەشە بێ بەچی بە گوناه و تاوان خوای پەروەردگار زوڵم لە کەس ناکا ئەبێ ئێمە خۆمان بپارێزین کە دڵەکانمان بە گوناه ختمی لێ نەدرێ برانی بەڕێزم ئەگەر گوناهێکشمان کرد چی ئەەکەیت تۆ دیوارەکە دەی بە مادەیەک و بە پەڕۆیەک ئەیسڕیتەوە با ئێمە بە پەڕۆی ئیستیغفار بەو مادەی کە تەوبەی پێ ئەکرێ ئێمە گوناهەکان دڵەکانمان بسڕینەوە تا دڵەکانمان ڕەش نەبێ و ختمی لێ نەدرێ خوای پەروەردگار فەرمێ ئەفەمەن شرح الله صدره للإسلام فهو على نور من ربه فەرمی ئایا ئەو کەسانەی دڵی کراوەتەوە خوای پەروەردگار بە نوری قورئان دڵی کردوونەتەوە ئەکرێ یعنی هەروەکو ئەو کەسانە بن کە دڵێکی ڕقیان هەیە دڵیان ڕەش بووە یاخود مەعسیەتی خواکەن و دوورن لە بەرنامە و پەیامی خوای پەروەردگار بە دڵنیاییەوە نەخێر ئەوانەی کە دڵێکی سەلیمیان هەیە بەڕاستی فەرقیان هەیە خوای پەروەردگار دڵی کردوونەتەوە شەرحی کردووە بە نوری ئیسلام بە نوری قورئان برانی بەڕێزم ئەوەی کە زۆر گرنگە ئێمە وەک عەرزم کردن لەم مانگی پیرۆزەیە کە هەفتەی ڕابردوو ئێمە جومعەی ڕابردوو لە مانگی پیرۆزی ڕەمەزان بووین خوای پەروەردگار کردی بە قسمەتمان توانیمان توێشوویەکی زۆر کۆ بکەینەوە توانیمان تاعات و عیبادەتێکی زۆری تیا بکەین توانیمان ینی بە ئاستێک لە خزمەتی ئەم مانگا بین کە بە ئومێدی لە ڕەزامەندی خوای پەروەردگارا بێ بۆی ئاگادار بین کار و کردەوەکانمان بەبا نەدەین خۆمان تووشی گوناح و تاوان و مەعسیەت نەکەین چون خوای پەروەردگار خوا پەنامان بدا لەو کەسانە نەبین کاتێک کە وەسفی کۆمەڵی خەڵکمان بۆ کافەرمەشی وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا خوا پەنامان بدا لەو کەسانە فەرمێ کۆمەڵی خەڵک دێن بە کۆمەڵی کار و کردەوەی زۆرەوە نوێژە ڕۆژووە حەجە زەکاتە بەخشینە چاکەیە لەگەڵ خەڵکە وإلى آخر یەک کۆڵ خێر و چاکەی هەیە بەڵام فەرمێ فجعلناه هباء منثورا وەکو تەپتۆزەشن بە ئاسمانە وەکو چۆن ئاوێکی گەرم کەی بەسەر بەفر ئایتوێنێت و ئاوای لێ دێ خوا پەنامان بدە لەوانە نەبین بەچی بەوەی کە لە دوای چاکان چوونەتە سەر خراپەکانیان لە دوای چاکانیان چوونەتە سەر خراپ و مەعسیەت و تاوان وێ بەڕاستی هەل منطقی لۆجیکی لێکی بدەیتەوە وەڵای هیچ بزنسمانێ نییە کە کار و کەساوەت و بەرژەوەندێکی هەبێ یعنی ساڵێکی تەواو پارەکەی کۆ بکاتەوە بێبی خاتە بەردەستی کەسێ یاخۆ ئەم ماڵی بەها دەربدا وای دابنێت دزێ لێی بدزێ خەڵکێ بیبا خەڵکێ بیفڕێنێ یاخود بچێت لە خراپە بەکاری بێنێ ئەمە عاقلی پێ ناڵێن بۆیە بەڕاستی عاقلی ئەوەی ئێمە پابەند بین دەست بگرین بەو توێشووی کە لەم مانگە پیرۆزەیە کە بنیادمان ناوە خوای پەروەردگار لێمان قبوڵ بکە یا ڕەبی خوای پەروەردگار ئیستیقامەمان پێ بەخشێ یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکە هەمیشە هەردەم لە جێی باشە خوای پەروەردگار کۆمان بکاتەوە إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما